سڵاوی کامەران حاج عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرۆژە و بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە چاکسازی کە تێیدا پلەی سەدان و هەزاران کەس کە بە شێوەی نایاسایی تاوەکو ئێستا موچە وەردەگرن دەبردرێت. یەخستنەوەی یەکەکانی تایبەت بە خانەنشینی کە لە نێو هەرێمی کوردستاندا چەندین بەڕێوەبەراتی جۆربەجۆری خانەنشین هەیە، کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان و چەندین پرۆژەی دیکە. بابزانین هاوڵاتیان سەبارەت بەمە چی دەڵێن و حزب و لایەنەکان سەبارەت بە چاکسازی ڕاو بۆچوونیان چییە؟ بەڕێستان مامۆستای زانکۆن حتمما خوێندنەوەیکی تایبەتان هەیە لەسەر پرۆسەی چاکسازی لە نێو هەرێمی کوردستاندا. گرنگە چاکسازی پێمان دەکرێت چاکسازی؟ بێگومانە چاکسازی زۆر گرنگە و پێویستە بە تایبەتی لەو دۆخەی کە ئێستا ئێمە تێیدا دەژین. دەتوانم بڵێم زەڕوورە، ینی پێویستە وەزیرەکان و سەرۆکی حکوومەت زۆر بەجددیەوە دەست بە کاری چاکسازی بکەم، چکە بەڕاستەکە چاکسازی نەکرێ حکومت لاواز دەبێت، ناتوانانی بەدەم پێداویستەکانی لە چیەوە بکرێت چاکسازی باشە بە تێگەیشتنی من چاکسازی لە زۆر بواردا بکرێت. بۆ نمونە پێداچوونەوە بکرێت لە موچەی پلە باڵاکان بەڵێ، بۆ نمونە وەزیرەکان، ئەندام پەرلەمان. ینی من پێم وایە بەڕاستی موچەی وانە یاخود مستەشارێک موچەی ئەمانە زۆر زۆرە. حکوومەتی هەرێم بەردەوام تەکیل لەوە دەکاتەوە دەڵێ ئێمە تەرکیز لەسەر چاکسازی دەکەین. نابی ئیتر لە مەودووە موچەی پلە باڵا هەبی، ناکرێ ینی خەڵکانێکی زۆر چەند موچەیەک وەربگرن، ناکرێ ینی لە وەزارەتەکانی لە وەزارەتی پێشمەرگە هەر یەکە بە کەیفی خۆی موچەی کۆمەڵی خەڵکێک بدەدەی پارەکە هەموو لای گیرفانی حکوومەت یە خەزینەمان هەبێ. چۆنە پێت چۆنە ئەمە پێت وایە پێمان بکرێ یان بربەستمان هەیە لە بەردەممان ناتوانین بیکەین؟ ئەگەر وچیت جنابەت گوتی ئەو هابیتن هیچ کەس زەرەران قەت بە شەرکی خۆی لەس ئەو ئاردی بژی زەرەر ناکات. یانی تۆ لەگەت چاکسازی لەگەرم 100 باشە چ لە حزبەکان تێدەگەی؟ ینی حزبەکان هەمویان دەڵێن ئێمە چاکسازیمان دەوێت، بەڵام پێت وایە لە واقعدا هەمویان بیانەوێت چاکسازی یان زەرەر دەکەن هەندێکیان؟ وڵای ئەمە هەمووی هەروە دەری بۆ دەرێ دەبینی 100 کەس دەستە مزگەوتە 100 نوێژی دەکا فاتەکەی دەخینیت وەنیا ئەو زە تو نازانی داخۆل لە چای چیان بە درەوەیە چیان بە درەوە بەخۆی باشە چ بکرێ باشە حاجی بەڕای تۆ چ بکرێ باشە؟ ینی حکوومەت چی بکە تۆ پێی مرتەح دەبی دەڵێ حکوومەت ئەو کارە بکەیت لە چاکسازی ئەوە زۆر باشە، چ بکرێ باشە بەڕای تو؟ موچەی بندیوار نەمینێ باشە، خەڵکێک لە ماڵێ دانیشتووە موچە وەردەگرێ، ئەگەر بە غەدربی وەرنەگری باشە وەرنەگری باش غەدر هەبی. بەڵام ئەدێگەر حکوومەت بۆ خۆی موچەکەی بەبڕێی وان ئەوانەی کە بندیوارن بزانی غەدربی بردی باشە ئەو کەسانەی کە چەندین موچە وەردەگرن پێت وایە لەگەڵ چاکسازی بن؟ پێت وایە بیانەوێت چاکسازی بکرێ عەدالەتی هەبێ؟ نان عەدالەت نییە. ئەوە 2 ساڵە 3 ساڵ هەر هەیە 2 معاش وەرگرت، هەیە 3 وەردەگری، ئەوە نییە لەکنی کەوای ئەوەی بندیوارە ئەوەی گەندەڵە حەز ناکات ناوەڵ حەز ناکە. تۆ حەز دەکەی بکرێ؟ ئەوڵە زۆر حەز پشتگیری حکوومەت دەکەی لە حکوومەت دەکەم وڵ ئەگەر چاکسازی ئەوی حەزی لێ نەبیتن بەخۆی پیاوەکی باش نییە، ئینسانێکی باش نییە. چاکسازی زۆر شتێکی چاکە لەگەڵ چاکسازی من زۆر چ بکرێ باشە؟ بۆ نمونە ئێستا زۆر کەس هەیە دەڵێ کاکە هێزی پێشمەرگە ینی هێزی حزبیە دەبێت سەر بە حکوومەت بێ، هێزەکی نیشتیمانی بێ. ئەوە ڕاستە تۆ پێت باشە ئەمە بکرێ؟ ئایا وەڵڵا خۆزگە بکرا وایە خۆزگە بکرا وایە وەڵڵای ببتە هێزی حکوومەت گەلک باشترە وەبیلو هەموو عالەمی دەبۆ یەک کەس نەدەگو ئەوە فلان حزبە ئەوە فلان حزبە دەبۆ یەک لە هەموو عالەمی. باشە ئەوەی کە دەیەوێت چاکسازی بکات لە وڵاتە پێت وایە ئاسانە کارێکی ئاسانبی حزبەکان پشگیری دەکەن یاخود بە پێچوانەوە هەندێک جارش بربەستی بۆ دروست دەکەن و کێشەشی بۆ دروست دەکەن؟ ئەوەی کە چاکسازی دەکە ئینسانی باشە محتەڕەمە زۆر باشە و دەبی خەڵکان پشتی بگرن دەبی پشتی بگرن خەڵکان. ئەدی چاکسازی معناوەیە کە دەیەوێت شتی باش بڵاو بکات. باشە بەس کارێکی ئاسانە چاکسازی زەحمەتە چۆن؟
ئەگەر نیەتت هەبی نیەت هەبی ئەگەر نیەت هەبی ئەوە عمەری کوڕی خەتاب دەلێ لەو سەلاحەت النیە لە سەلاحەت العمل هەر کەسێک نیەتی هەبی شتێکی بکە خوالی ئاسان بەڵام زۆر زار دەگوترێت ینی خەڵکێکی زۆر ینی بەس بە قسە دەیەوێت چاکسازی بەکردار لەگەڵی نییە ئەگەر لە هەرام بکرێتن دەبی تێگەیشتت چێ لەسەر چاکسازی تۆ وڵی ئەمن تێگەیشت نەکەیمەوە ئەگەر چاکسازیەکەی بکە ئەو وڵاتە زۆر پێش دەکەوی چاکسازیش دەبی لە بنەڕە تاڕا بکرێ نەک یەک من دەیکەم حزبەکانیش بە نسبەت حزبەکان هەموو بەشدار نەو حکوومەتەی دەبی پشتگیری ئەو کابینەی ینی ڕازگۆ بن ڕازگۆ بن پشتگیری بکەن بێن چاکسازیەکەی بکەن ئەگەر چاکسازیەکەی بکە ئەو وڵاتە ئاوادان دەبی و چاکسازیش لە بندیوار موچەی بندیوار ئەم بەخۆم خیندمەوە لە فێسبوک ئافرەت هەیە لە مەوالید هەفتا و دووبی ملیۆن و 600,000 وەبری لە چێ بۆ بە نەقیب لە چێ بۆ بندیوار دەوام ناکە ڕوتبای وەرەگەت بە عەمید بەڕایی لە چێ هات کاکەوەندە عەمید لە کاری سەربازی هیچ نازانی ملیۆن و 600,000 وەرگری ملیۆن و 200 ئەو پایە لە چێ هات کاکە ئەو گەندەڵیە ئەلێرەیە ئەگە دەیە بەس پێت وایە خەڵک بەڕاست پشتگیری ینی حکوومەت بکە لەوەی هەنگاوی چاکسازی بەهاوێژێ پێت وایە میلەت لەگەڵ چاکسازیە یان خەڵکانی گەندەڵ ینی گەندەڵ چیە کاکە گەندەڵ گەندەی دەیگەندەی دەمە دادگا دەبێت لێپرسینەوە هەبێ و لێپرسێ دادگا بێ دادگایکی عادیلانە داگا عادیل بی نەترسێ حاکم نەترسێ بلێوەڵەوە ئەوە فیلان حیزبە ئەوە فیلان حیزبە هەر هەمویان بەشدارن شەریکات هەیە بە مەلایەن دۆلاری بەناو حکوومەتی دەکەن لە لێ پێچنی لەگە دەکرێت نەپارەکەی لێ وەردەگرێتەوە نەپارەکە دەگرێتەوە بۆ حکوومەت من یەک قسە دەکەم هیوایەت بە برا گەورە هەیە ئیشاڵڵا ئەو چاکسازی دەکا ئەوە جار لە ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانەکان بەدەنجی مچتە پەرلەمان ئاخر بوو ئەندام پەرلەمان 9 ملیۆن وەگری زۆر مدیر عام هەروە وەزیر هەروە بەدەنجی ئەو ملت ئەو جێگایی کاکە ئەندام پەرلەمان بە 3 ملیۆنی وەگری ماندوو نەبی ئێستا دروشمێکی گەورە هەیە لە حکوومەت دەڵێ کاکە ئێمە چاکسازی دەکەین و ئەو چاکسازیش ماوەیەکی زۆرە بەڵام ئەم جارە حکوومەت دەڵێ بەرنامەی کارم ئەوەیە چی دەبێت ببێت پاشگەز نبینەوە لە چاکسازی تۆ چی لێ تێدەگەی لە جاگە بیکەن شتێکی چاکە بەشەوەیە لەسەرەوە دەست پێ بکەن لەسەر ئادی چۆن لە گەورەکانە دەست پێ بکەن چاکسازی لە یەکدا 500,000 مەعاش وەردەگری 200,000 بدەنێ باشە پێت وایە چاکسازی ئاسان بێ ئەنجامدانی خەڵکێک دژینە بێ شتێکی چاکە بەڵام پێت وانیە خەڵکێکیش دژیتی بە چۆن وەڵڵا هەیە ئەوانە جیفانیان بەتاڵە بە ئازەکان پڕ بێ هەر بۆوان بێ باشە بەڵام خەڵکی ئێمە ئەوەندە وشیارە خراپ و باش لێ کاتەوە بەڕای تۆ وەڵڵا وشیارە بە زۆرکی دەسەڵاتی هەمی چی بکە یعنی ئەگەر حکوومەت بڕیار بدا پێت وایە حکوومەت سەرکەوتوو دە ئای چۆن خەڵک لەگەڵی چاکسازیەکە بکە تۆ لەگەڵی دەبێت دایمە حکوومەت لەگەڵ ئەهل ملت لەگەڵ ئیشی باشە کە حکوومەت ئیشی باشی کرد ملت لەگەڵیتی یعنی وایە حکوومەت سڵ نەبتەوە چ دەبێ با ببی چاکسازی ئەساسە ئەساسە باشە چاکسازی ضرورە لە ئێستا بکرێ پێتان وایە کاتی هاتووە چاکسازی بکرێ دەبێ بکرێ بۆچی چاکسازی بۆ ئێمە ضرورە لەو دۆخەدا هەندێک جار دەڵێن کاکە ئەنی چاکسازی بشکرێت چارەسەری ئەو کێشانە ناکەکە لە وڵاتێ کاکە خۆی دەبێ بەستامەتەکەنجینەوە ڕاوەستی دەبی بکرێ ئەوڕۆ بکرێ لە سبەی باشترە لەگەڵی تۆ بەێ لەگەڵ هەنگاوەکانی حکوومەتی بۆ چاکسازی بەێ باشە چ بکرێ باشە لە چیەوە دەست پێ بکەین بۆ نمونە والله ئەو دوو مسە و سێ وسەیە نەمینێ ڕقت دەیدەبتەوە لۆ حەقی من یەکەشکە بخواتن لۆ حەقی یەکی تر یەکشکە بخوات تۆ لەگەڵ ئەوەی چاکسازی زۆر زۆرورە لەو هاستن لەو کاتێ ئێستاکە باشە پێ دوای حزبەکان جدی بن لە چاکسازی بالفعل هەموو لایەک دەڵێ دەیکەم بەڵام پێ دوای حزبەکانیش یعنی لەگەڵ قسەیان ڕازگۆ بن بیانەوە چاکسازی هەموو دەبی چکە هەموو شریکن لەو حکوومەتی دەبی بیکەن ئەی ئەگەر حزبەک نەیکرد یان لەسەرەوە گوتی دەیکەم لە ژێرەوە نەیکرد نابی غەڵەتە
تدوای من لە سزای دەدا طبعا دەبێت جەزای بدە ماندوو نەبی چاوە تۆ کاسبکاری کاسم بەلێ معاش هەیە نەخێر ناوەڵنی لە ژیاندا معاش نەبوو ژیان دەماشم نەبووە نەبوو هیچ باش ئەدی ئەوانەی چەند معاشێک وەردەگرن و وەردەگرن حەڵالیشی دەزان و دەیخەنە جیلفانی ئەوە حرامە حەڵال نییە باشە ئێستا حکوومەت دەڵێت چاکسازی دەکەم بەلێ پێت باشە عەدالەتی هەبی لە موچە با عەدالەتە باشتریشە باشترە بەڵام تۆ پشتگیری دەکەی پێت خۆشە چاکسازی بکرێت با بکرێ بابا ئێستا قسەی حکوومەت ئەوەیە دەڵێ من چاکسازی دەکەم تۆ پێت ینی پێت دوایە چاکسازی ئاسان بێ بە ئاسانی بکرێ وڵا چاکسازی مالە پێویستە لە هەموو وڵاتێک چاکسازی مالە خەلکی هەموو خەلکی مالە بلێن ڕازی دەکە خەلکی مالە ژیانی خەڵک باشتر دەبی پرۆژەکانی ئەوە کە خەڵک کە دەوێ بکە هەموو کەس پرۆژەشی هەیە لە ژیان تۆ لەگەڵ چاکسازی بەڵام پێت هەموو دەڵێن کاکە چاکسازی خەتەرە دۆسێکی خەتەرە چووکە خەڵکێکی زۆر یاری سوودی لەو گەندەڵی وەرگتووە ئێستا پێی بڵێ کاکە ناکرێ و پارێت و نابی دەبی چاکسازی هەر بکرێت هیچ چارەی نییە بەڵام پێت وایە ملت لەگەڵ چاکسازی بی ینی خەڵک بە عام بیەوێت چاکسازی بکە ئەوەی مەسلحەتی تێدابی حەز ناکات چاکسازی ئەوەی یا مەسلحەت تێدابی حەز ناکە نەخێر حەز ناکە ئەوەی دووسێ مەعاشی وەدەدی کەوایە کۆسپیشمان لەبەردەمەگە بمان ئەوەی مەسەرەن معاشی کەمە ئەو حەز دەکەن زیاد بی بەس کەنجی و چاکسازی دەکەن هەر دەنێن دەکەین کەنجی زۆر کەس باس دەوە دەکات دەڵێ گەندەڵی لە عێراق لە هەرێمی کوردستان تا ڕادێک بۆتە کەلتور یعنی خەڵکی بەرز و خەڵکی ینی ئاسنزم پلەینزم گەندەڵی کردووە ئاسان نییە دژایەتیکردنی گەندەڵ زۆر ئاسانە دژایەتکردنی چۆن ئەو پێوەرە ئێستا دانراوکە جەنابی سەرۆکی حکوومەت قراردەرە لەسەرەوە بڕیارە کە بڕیاری داوە لە مانجی شەشە جێبەجێ بکە بەڵێ ئاسانە و بە جەنابیشیان و بەو تیمەی لەگەریانە دەکرێت بەڵام بەتەنیا بە خۆی ناکرێت دەبێ هەموو هاوکار بن بەڵام ئەمە پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆ هەموو حزبەکان دەڵێ هاوکاری بڵێ بەڵام لە ڕاستیدا بەڕاست هەخە لە خۆی لی دەبڕێت چاکسازی یەک لەوانەوەی لە من ببڕێەوە نیە باشەگەرە من بن دیوار و ناو دیوار و سەر دیوار بم لە من دەبڕێت ئاسان نییە ئاسانە یەک شت هەیە یەک سیستەمی بایۆمەتری هەیە ئەگە بەبێ پێوەری بایۆمەتری کار بکەن بە هەمووی ڕادەوەستی کە بایۆمەتریە ئەوەی تریان هەمووی دەڕوە پێم بڵێ چاکسازی ئاسان ئەنجامدانیان زەحمەت ئاسانە چۆن ئاسانە ئەگەر حکوومەت بۆمان بکە زۆر ئاسان پێم بڵێن ئێوە ینی نوخبەیەکن کاسبن ڕۆشنبیرن تێگەیشتدان لەسەر چاکسازی چییە بەڕاست ینی کەش و هەواخە لە بارە چاکسازی بکرێ دەڵێن قەیرانە کاکە دەبێ حکوومەت چاکسازی کە سەرۆکی حکوومەتش دەڵێ چاکسازی دەکەم بۆ حزبەکانیش بە دروشم هەر هەمویان دەڵێن ئێمە لەگەڵ چاکسازی و لەو هەنەشە بەشی زۆریشان باز بکەن کاکامران خۆت جواب بداوە هەموو حزبەکان هەموو کەسی ئێمە وەکو بڵین چینێکی خوارەوەی ناو کۆمەلگا کەسنی حەزی لێ نەبێ بەڵام بەتەنیا ناکرێت بەتەنیا ناکرێت بەتەنیا بە حکوومەت ئاخر ئێستا من شتێک ئەمەی کە لە ئێوە جۆمان لێ بووە لە ئەندام پەرلەمان جۆمان لێ بووە ڕەنگەی سە من بترسم لەگەڵ تۆ قسە بکەم ئەگەر تۆ ڕوتبەیەک دەبی پێشکەشکارە ڕوتبەی هەیە باشە ئەگەر وەکو ئوستازە باسی لێەوە دەکات چاکسازی ئەوەندە زەحمەت بێ خەڵکێکی باڵا دەست کۆنتترۆلی دۆخەکەی کردوێ پارە بۆ جیرفانی بێ باشەگە چاکسازی نەکەین چڕێ دیکەمان لە بەردەم هەیە واللهی بەس سەکسازەکە ئەوش دەبی یەکە بزار لە وەک گوت من لە سەرەوە دەست پێ بکەین ئەو زار بینە سەر چینی فەقیرەکەی تۆ پژگیری چاکسازی دەکەی حکوومەت بەڵێ پژگیریەکەی پێ دوایە زۆرینەی خەڵک لەگەڵ چاکسازی بێ ١٨ ئەو سوودمەنداگە چاکسازی بکرێت کەوا دەڵێنە حکوومەت مەگەڕێەوە هەنگاو باێ نەخێت با نەگەڕێتەوە وەڵی من ئەڵێم ئەو تاکە شەرمە سێ مەعاش و چوار مەعاش و دوو مەعاش زیاتری هەبێ وەڵا شەرمە ئەی بە گەنجی ئێمە دەستگێر بێ لە بازار
والله عیبە بۆ ئێمە گەنجەکانمان کە تموحی زۆر هەیە دابنیشێ بێ چاوی لە حکوومەت بێ کە هیچ بەسەبێ حکوومەتی زمینە سازی بکە ئابێ ینی بواری پیشەسازی کۆمەڵێشترە بێ و گەنجانە بتوان خۆیان ئەوەی کە چاوی لە حکوومەت نەبێت تەخەڕوجکە و تعینی بکە با ئێمەش تۆزێک فراوانی کەین. خەڵکێک پێی وایە ئەنجامدانی چاکسازی کارێکی ئاسانە هەر کەسێک بێوێ حکوومەت بێ بڕیاری لەسەر بدا چاکسازی بە ئاسانی دەکرێت. ڕاستە دەکرێت ئەگەر حکوومەت مەبەستی بێ دەکرێت بەڵام بربەستەکان زۆر بەڕاستی بەزەقی لەلایەنەکان ڕادیا لایەنە سیاسەکان بەعزیشیان نەکەن یعنی حزبەکان بەڵێ لە میدیاکانی خۆیان وا باز دەکەن بکرێ کەچی زۆریان بخۆیان ئەو گەندەریان چۆن ئەخر دروشمیان کاریان هەموو شتیان لەسەرەوەی کە چاکسازی بکرێت دەڵێن دادپەروەریمان دەوێت کامەران ئەوەی دروشم و بەرنامە ئەویان لەگەی ئەلامی یەک نییە لەگەر ناو حزبێن ئەنی ناو خودی حزبەکانی خۆیان دەبی چاکسازی بکرێت بەڕاستی ینی بازێکیان هەندێک حزب هەیە ئێستا خۆی کردە معارەزە ینی بەڕاستی ئەوانی ژەگەر لەگەر ئەگەر ئەو جۆرە حزبانەمان هەبێ حکوومەت دەتوانێت بەبێ و حزبانە چاکسازی بکە بەڵێ ئەگەر بریاری زەری هەبی بەڵێ دەکرێت بەس هەندێک لایەن خەرک بابەوەی بەڕاستی هەر نەخەرەتی ینی زۆر جێمان لەوانە بۆ لە ئەلامەکان باز دەکەن گەندەری خۆشیان لە گەندەری بەشدارن ینی زۆر خەرچیان هەیە بە وەزیر تەقاعود کرایە بە لایەنەکانی ئەوانی لافی معاوزە شتوار دەدەن بە تایبەتی ئەوان ینی بەخۆیان هەیتیان بە ئەوەزار بەخۆیان بەشێکی زۆر تێوەگڵاون تاوان ئەوان زۆریان هەیە ینی بگرێ ئێستا ئەگەر داتای بینی وەرگری زۆریان وانە هەمووی ئەوانە بەشدار بوون لە حکوومەت و لە گەندەڵی و لە تەقاعود و نازەمچی و هەر هەمیان بەشدارن. کاگاری وەک ئاشکرایە زۆرینەی خەڵکی کوردستان حزبەکان حکوومەتیش کە بڕیاری داوە دەخوازێت چاکسازی بکات کەوایە ئەو هەموو خواستە لەسەر چاکسازی هەبێت بۆ دەبێت بگوترێت ئەنجامدانی چاکسازی کارێکی قورسە و وا لە شەڕی داعشیش مەترسیدارترە. بەڵێ بەڕێی من ئەو پرسیاری تۆ تەمان دوو بەشە ئەوەی دووهەم لە پێشا جوابێمەوە بەڵێ لە شەڕی داعش قورسترە بێ ئەوەشی کە زۆربەی حیزبەکان باسیەکەن و کەسی بۆ ناگرێ معنای ئەوەیە بەدەم ئەوترێ بەڵام ئیرادەیەک نییە بۆ ئەوەی کە ئەمە جێبەجێ بکە هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکان زۆرن یعنی لەوانێت لەم فترە کوترە ئینسان نتوانێت باسی بکە. ئەگەر سەیری ڕابردوو بکەین کاگاری لە ڕابردوودا خەڵکێک لە دۆخەکە سوودمەند بووە بە شێوەی نایاسایی دەوڵەمەند بووە پارەیەکی زۆری قازانج کردووە پێت وایە لەگەڵ جێبەجێکردنی چاکسازی ئەو خەڵکە بێدەنگ بێ بێدەنگی هەڵبژێرێت بۆ جێبەجێکردنی چاکسازی؟ اینجا سەیریکە بەڕێز سەرۆشی حکوومەت و جێگرە بەڕێزەکەی پرسیارەکە لەوێ نییە کە ئایا ئەم دوو بەڕێزایە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی حەزی لە چاکسازی نیەیانە ئێمە دڵنیاین کە ئەوان چاکسازیە لەوێ بەڵام کێشەکە لەکوایە تۆ بۆ ئەوی چاکسازی بکەی ئەبێت دووسێ شت هەیە لە هەموو کۆمەڵگەیەکە ها یعنی نەکرد لە کوردستان ئەبێت دووسێ شت هەیە لە بەرچاوی بگریت پێش هەموو شتێ ئەبێت ئامادەبی دڵی هەنێک کەس بێشێنی چکە تۆ بتەوێت چاکسازیش بکەیت و دڵی کەسیش نێشێ و گەردی لێ نەنیشێ مەشتیوانیە لە دنیاە ئەگەر ئەو کەسە نووری چاویشە بێ ئەمە یەک دوو چاکسازی دوو بەش ئەگرێت یعنی لە خۆ ئەگرێ بەشێکی مادیەکەیە ئەوەی گاڵین مەسەلا حکومەت خۆی کۆکاتەوە مەسەلا بڵێن موچەی بندیوار نێڵێت و ئەمانە کە منەوە بە ناویشی زۆر زەحمەتی ێزانم چونکە لەوانەیە جێشی خەڵکی لێ عاجز بێ و ئەمە تەسیری هەیە بۆ کاتی دەنگان و ئەمە لە حیزبەکەی من و لە حیزبەکەی ئەو لە حیزبەکەی ئەو هەڵەگەڕێتەوە ئەم شتانە ئەمە لایەنە مادەکەیەتی یعنی تۆ بندیوار نێڵی مەسەلا زەریبە لە کۆمپانیا زەبەلاعەکان پسەنی ئەوانەی کە حتا ئەو کۆمپانیانەی کە هەنێ بەرپرسی حیزبین کە زەریبە نایەن و ئەمانە ئەمە لایەنی مادەکەی لایەنی معنەوەیەکەی چاکسازەکە لەکوایە ئەوەیە کە ئەبێ بەڕێز سەرۆشی حکوومەت
ناوەندی دادوەری پشتیوانی لێ بکە. بۆیە ئێمە بێ لە خۆمان پرسین ئایا ناوەندی دادوەری لە هەرێمی کوردستان هەتا چەند سەر بەخۆیە و هەتا چەند بەخۆتە ئەبێ دەستەی نەزاهاتە پشتیوانی لێ بکە. ئەجا ئەمە لە چوارچێوەی بڵین چاکسازی معنەوی پێداچوونەوە بە سیستەمی پەروەردە و چاکسازی معنەویە، پێداچوونەوە بە سیستەمی تەندروستی کە کابرایکی دکتۆری بڵین سپۆر لە بوارێکی هێنی پزیشکیە عیادەکەی نەکە بە سنتەری بزنس و خۆی بەس پارە پیاکە لەسەر حسابی میلەتی ڕەش و ڕوت. ینی ئەم بۆیە چاکسازیەکە دوانە هی مادی و هی معنەوی یەک دوو ئەبێ ڕازی بین دڵی هەنێک کەس بێشێنین، بەڵام ئەگەر بمانەوێت ینی خواشمان بێ و خورما و شتیوانیە. باشە ئەگەر چاکسازی نەکرێ لی گەڕێن دۆخەکەش بەم شێوەی ڕابردوو کە هەبووە بەم شێوەیە بەردەوام بێت نادات پەروەری هەبێت، یعنی دەرەنجامەکەی چی دەبێت؟ زیانەکانی چی دەبێت؟ ئایا تاکە ڕێگە لە بەردەممان تەنها ڕێگای چاکسازیە؟ ئەزانی قوربان یعنی من زۆرم سەیری لێت زۆر لەگەڵ ڕێزم هەندێک کە تاالەوانی کە سیاست مەدارن یا قوڵێن پەرلەمانتارن و ئەمانە هەموو چاکسازیەکەیان لەوەی بچوو کردوێتەوە کە موچەی خۆیان کەمکەنەوە بە شەرتێک ئەوەی بەس بیرکاری بەقەت پۆلی 5 و 6 پیدایی بزانێت ضەرب و تەقسیم و کۆکردنەوە لێ دەرکردنێ بکە ئەزانەیە کە موچەی هەموو ئەندامەکانی پەرلەمان بەوانە شەوکە تەقاویت کراون شتێکی ئەوتۆ نییە کە بتوانێت میزانی حکوومەتی هەرێم ڕۆحێکی بەسەر بڵێن بە بەرابێنێتەوە و یعنی بەرزی بکاتەوە. کێشەی گەورەی ئێمە لەوەیە کە ئێمە موچەخۆرمان هەیە کە ئینتاجی نییە. ئەگەر ئەمە نەکەین وەکو خۆی جەنابی سەرۆکی حکوومەت لە وتارەکەی جوان ئیشارەی پێکرد وتی ئیشی حکوومەت بەوە نییە بەس موچە بە خۆزگە لە کوردستانە لە سا 25 خەڵکی کوردستان موچەخۆری حکوومەت دەبوون بەس بە خۆزگەی من نییە. بۆیە ئەبێ دەستکاری ژمارەی موچەخۆران بکرێ. ئەمە ئازارمان ئەدا ئەمە وامان لێکە دڵی زۆر کەس بێشێنین، بەڵام یەکێک لەم دوانە بێ هەڵبژێری یا ئەبێ دڵی کۆمەڵی خەڵک بێشێنی یا ئەبێ وردە بڵین تەماشاچی وێرانبوونی ئەم وڵاتە و پوکانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەتا بگرە مەترسی مان و نەمانی ئەم قوارەی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت خودی سەرۆکی حکوومەت بەردەوام دووپات لەسەر ئەوە دەکاتەوە کە دەبێت چاکسازی بکرێ و هەنگاوی دواوەش بە هیچ شێوەیەک نانرێ بەڵکو لە داهاتوو تاکە چارەسەر و بوژانەوەی ئابووری کوردستان لە ڕێگەی چاکسازی دەکرێت. زۆرینەی حیزبەکان ئەگەر لەژێر دروشمیش بێت بەڵام لەگەڵ ئەوەن چاکسازی بکرێت. لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان پێیان وایە شەڕی چاکسازی لە شەڕی داعش قوڕستر و زیان بەخشترە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەنگاوەکان تاوەکو ئێستانراون لە پێناو چاکسازیە لە پێناو دادپەروەریە. هەموو خەڵک چاوی لە حکوومەتە کە بەرەو دواوە نەگەڕێتەوە و دادپەروەری بۆ کۆمەلگا و ئابووری کوردستان بگەڕێنێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.